ئەو بڵێم ئێمە تەبەن پێشتر بەداخەوە ئەتوانم بڵێم وەزارەتی کارەبا یا کەرتی کارەبا کە لە ماوەی 31 ساڵی حکومڕانیە نەیتوانی وەکو پێویست کارەبای هەرێمی کوردستان بە شێوەیەکی باش دابین بکە و نەیتوانی ینی لە کەرتی کارەباوە خزمەت بە هاوڵاتیان بکە بەردەوام گلێ و گازندە و داخوازی و داواکاری هاوڵاتیان کە ئێمە هەمیشە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی پشتیوانیمان کردووە هەمیشە داوامان کردووە بەڵام بەداخەوە نەگەیە بنبەست سەردەمێک بوو سیستەمی 16 ئەمپێر و 20 ئەمپێریان هێنا بۆمان دوای ئەوە بە حساب ئەمە کە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی دژی بووین سەرکەوتوو نەبوو دواتر دەرکەوت کە سەرکەوتوو نەبوو و دوای ئەوە پێوەری زیرەک هێنرا کە ئێستا ئەوە ینی پێمان وایە پێوەری زیرەکی ڕەنگە هێشتا لە ئاستی تموحی پارە پیاکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە نەبوو بۆیە ئێستا گەڕاونەتەوە دیسان بۆ سیستەمێکی تریان بۆ داهێناون کە پێش هەموو شوێنەکانی شەموو ئەم سیستەمانەی کە باسیەکەین لە پارێزگای سلێمانی دەستی کردو بە جێبەجێکردن کەویش پریپەیتە بەداخەوە کە نرخەکەی لە 18 دینارەوە بۆ بە 156 دینار ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو سەرۆکایەتی و کۆی لیژنەکان و وە تایبەتیش لیژنەی پیشەسازی وزە ئێمە بە هەموو شێوەیەک لەگەڵ گرانبوونی نرخەکەیان نین واوەشی کە لە وەقایع بڵاوبووتەوە کامڕۆ مشتومڕ و مناقەشەیەکی زۆرمان کرد بە ئامادەبوونی ئەو بەڕێزانە و ئێمە جۆمان لە هەموو داخوازی و داواکاریەکانی ئەنجومەنی باڵای سیتیەکان کرد و هەروەها نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی وە بەرهێنان لیژنەکانی قایم قامێت و بەڕێوەبەری گشتی کارەباش کە وەڵامی داینەوە بەڵام ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی گەشتونێتە ئەو قەناعەتەی کە حکوومەت بە هیچ شێوەیەک پلانی زیادکردنی نرخی کارەبای پلانێکی سەرکەوتوو نەبووە پلانێک نەبووە لەگەڵ ئەو موچەی کە خۆی ئەیدا بە موچە خۆران پلانێک نەبووە لەگەڵ جوڵەی بازار و لەگەڵ بازرگانەکان نابگونجێت تەنانەت لەگەڵ دەستژێڕ و عەرەبانەکانیشان ناگونجێت